هەڵبژاردن ناکرێت. ئەگەر بشکرێت گۆڕانکاری دروست نابێت. گۆڕانکاریش دروست ببێت پارتی وێکێتی هەر لە دەسەڵاتە دەمێننەوە و ناتوانرێت بگۆڕدرێن. ئەمە بەشێکن لەو سەدان گومانانەی دەسەڵاتداران بە پیلان لە نێو خەڵکیدا بڵاوی دەکەن و دەیانەوێت بەمە خەڵکی ناڕاستی لە بەشداریکردن لە دەنگدان سار بکەنەوە. لە بەرامبەردا چاودێرێکی سیاسی دەڵێ لە هەر کاتێکی دیکە زیاتر باری پارتی وێکێتی لارە و ئەگەری زۆر بەهێزەیە گۆڕانکاری جدی لە پرۆسەی سیاسی هەرێمی کوردستان ڕووبدات. ئەگەر حیزبی دەسەڵات ئەو دەنگانەی پێشتر هێناوێتی نەیهێنێتەوە یا دەنگەکانی لە خوار لە 150 بێ بە هەردووکیان بە هیچ شێوەیە ناتوانن حکوومەت دروستکرد و بەعکسەوە ئەو حیزبانەی تر کە لە دەرەوەی دەسەڵاتن کە توانیان دەنگ بێنن و بتوانن نیوە زایدێک بێنن ئەوانە دەتوانن ببنە کارتی فشار لەسەر دەسەڵات ئەتوانن دەسەڵات وەرگرن. ئەگەر دەسەڵات ڕێگەشی پێنەدان زۆر ڕێگای یاسایی هەیە لە ڕێگای دادگای فیدراالیەوە لە ڕێگای نەتەوەی گرتوەکانەوە لە زۆر ڕێگای تریشەوە کە ئەو کورسیان پێشۆڵکەن چونکە ئێستا بارودۆخەکە گۆڕاوە سەردەمی هێز و میلیشیا و خۆسەپاندن نەماوە سەردەم سەربرەمی هەڵبژاردن و دەنگدانە بەتایبەتی هەڵبژاردنێک کە بەغدا سەرپەرشتیەکە هەڵبژاردنێک کە نەتەوەی گرتوەکان سەرپەرشتیەکە هەڵبژاردنێک کە ئێستا ئەمریکەکان خۆیانەوێت لە نزیکەوە چاودێری بکەن بۆیە پێم وایە هەڵبژاردنە زۆر گۆڕانکاری بە دوای خۆی دادێنێ. چالاکێکی مەدەنی پێی وایە دەسەڵاتداران لەو ڕاستیەتێک گەیشتون کە وەک ڕابردوو ناتوانن پێشێلکاری بکەن و تەنیا ڕێگەیان سارکردنەوەی خەڵکانی ناڕازیە لە پرۆسی دەنگدان بەڵام خەڵک هۆشیارە و فریوی ئەو پیلانانە ناخوات. ئەوەی کە لە 5 خولی پێشووترا کردویانە لە بانگەشەی هەڵبژاردنە کە خوڕوقاتیان کردووە کە تەزویراتیان کردووە کە فێڵیان کردووە هەموو ئەمانیان بۆ چۆتە سەر بەڵام لەم هەڵبژاردنەیە بۆیان ناچێتە سەر ئەزانن کە تەزویرات ناکرێت ئەزانن کە فرت و فێڵیتیانە بۆیە لە هەوڵی ئەوەدان کە یعنی خەڵک سار بکەنەوە و دەنگ نەدەن بەڵام خەڵکی هەرێمی کوردستان زۆر لەوە وشیارترە و زۆر لەوە چاوکراوەترە کە بە قسەی ئەمانە هەڵبخەڵەتێت. هەناردەکردنی نەود لەلایەن هەرێمەوە ڕاگیراوە موچەی فەرمانبەرانی هەرێم چووەتەوە بەغدا بەشێک لە داهاتی هەرێم بە ناچاری ڕەوانەی ناوەند دەکرێتەوە. دادگای فیدراالی بۆتە مۆتەکەی دەسەڵاتدارانی هەرێم و تەنانەت بەڕێوەبردننی هەڵبژاردنیش لە دەسەڵاتی پارتی وێکێتیدا نەماوە. ئەمانش دەری دەخەن کە هەڵبژاردن قۆناغی ئایندەی هەرێمی کوردستان تەواو جیاواز لە پێشخۆی دەبینرێت. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.